بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاوتان لەبێ بینەرانی خۆشەویست خۆشحاڵم لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان بە ئێوەی خۆشەویست دەکەمەوە بە هیوای ئەوەی تاعات و عیبادەتی مانگی ڕەمەزانتان لێ قبول بێ هەموو لایەکیش لەش ساغ و تەندروست بن. لە ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی ژێرخان فۆکەس دەکەینە سەر چەند تەوەرێکی گرنگ لە بەڕێوەبردننی ئابووری خێزان و لە بودجەی چوارچێوەی بودجەی خێزاندا چەند تەوەرێکمان ئامادە کردووە هەوڵ دەدەین لەم بەرنامەیە بە چڕی باسییان بکەین ئەوانیش دیاریکردنی چانس و گرفتەکانی بەردەم خێزان لە بەڕێوەبردننی بودجەدا هەروەها کەلێنە ئابوووریەکانی خێزان کە بۆی دروستە بێ هەروەها گرفتەکانی بەردەم خێزان چین کە کاتێک بودجە دادەنێت هەروەها جۆرەکانی استراتیژێتی بەڕێوەبردننی بودجەکەی چۆنە و ئەو هۆکارانی کە کاریگەریان هەیە لەسەر بودجەی خێزان بە شوێکی گشتی بە میوانداری بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید هەرچەند بەڵێن وابوو کە لە ستۆدیۆی سەرەکی لەگەڵ ما بێت بەڵام لە بەغداوە بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشیدم لەگەڵایە بەر لەوەی بچمە سەر تەوەری سەرەکی پێم خۆش بوو ئەو پرسیاری ئاڕاستە بکە ماوەس ئەحمەد سڵای خوا لێ بێت و ئەم کاتت باش ڕۆژوشت قوبوڵ بێ ئەمەوێت بەر لەوەی پرسیاری سەرەکی بەرنامەکەمت لێ بکەم قەرار وابوو لە ستۆدیۆی سەرەکی لەگەڵ مابی بەڵام نیو سەعات پێش بەرنامەکەم وتت لە بەغداوە لەگەڵتا بم هۆکار چی بوو کە لە بەغدای ئێستا بەناوی خوای بەخشندەی میهرەبان ڕۆژوو لە هەموو مسلمانان قبول بێت و خوازیارم خوای گەورە ئەم ڕەمەزانت کاتە دەرفەتێک بۆ هەموو لایەک کە بتوانین عیبادەتێکی جوان و بێگەردی تیا بکەین و بتوانین پەیوەندیەکانمان لەگەڵ خوای خۆمان دووبارە ڕێک بکەینەوە و تۆبەیەکی نەسوح بکەین لەو مانگە پیرۆزەدا هەرچەندە بەڕاستی ئێمە لە ماوەی ئەم ڕەمەزانەدا ئەوە سێم جارمە کە ئەگەڕێمەوە بەغدا بۆ کۆبنەوەکانی بۆ کۆبنەوە ئاسایەکانی پەرلەمان بۆیە لە ڕاستیە نەختێک قورسە بۆ ئێمە ئێستا ڕەمەزان بەرحاڵ کۆبنەوەکانی پەرلەمان کۆبنەوە ئاسایەکان هەندێک پەیوەندی دیکەمان بۆ ئەو بابەتەی کە ڕوویدا لە ماوەی انتخاباتەکانە بۆ بابەتانە من لە بەغدام لە ماوەی ئەم ڕەمەزانەدا ئەوە سێم سەفەرمە بۆ بەغدا. زۆر باشە دەست خۆش بێت ماوەس ئەحمەد دەمەوێت بپرسم کە بێگومان خێزان کۆمەڵێ چانسی لەبەردەمایە بۆی کە بودجەکەی پێ دەوڵەمەندکە و کۆمەڵە گرفتیشی بە هەمان شێوە لە بەردەما بێت ئەگەر هاوکارانم ئینفۆگرافیکی یەکەم بنێ بۆی من خاڵەکان باسکەم و دوجار گفتوگۆ بکەم لەگەڵ بەڕێز ماوەس ئەحمەد بێگومان بینەرانی خۆشەویست کۆمەڵێ گرفت ئەکەونە بەردەم خێزان هەروەها کۆمەڵێ چانسیشی لە بەردەما بێ لە چانسەکانە دەست پێ دەکەین یەکەم چانس بوونی پەیوەندی لەگەڵ بازرگانەکاندا ئەوە بێگومان خاڵ بە خاڵ لەگەڵ ماوەس ئەحمەد شی دەکەم و من خاڵەکان باز دەکەم و دوجار بۆ گفتوگۆی خاڵەکان ئەگەڕێمەوە لای ماوەس ئەحمەد هەروەها بوونی شارەزایی و ئەزمموی بازرگانی لەناو ئەو خێزانەدا هەروەها بوونی چانسی کارکردن بێگومان خێزان هەیە دەرفەتی کاری دەست ناکەوێ هەشە دەرفەتی کاری دەستەکەوێ و ئەتوانێت کار بۆ خۆی بدۆزێتەوە هەروەها بوونی سەرمایی بێکار خاڵی ئەخیر بوونی ژینگەیەک بۆ کار وەکو مەرز کەناردەریا نزیک شوێنی گەشتیاری ئەمانە هۆکارن بۆی کە بودجەی پێ دەوڵەمەند کرێەوە خێزانەکە چانسی کارکردن و دەوڵەمەندبوونی بۆ دروست ببێت ماوەس ئەحمەد ئەمەوێت لە خاڵ یەکەمەوە دەست پێ بکەین بوونی پەیوەندی لەگەڵ بازرگانەکاندا و دوجار خاڵەکانی کەشمان بۆشی بکەیتەوە لە ڕووی ئابووریەوە ئەمانە چین بەڵێ تەمان کاک سالار ئێمە باسمان لە چوار بابەت کردوتمان لە کاتی پلاندانان بۆ هەر بابەتێک ئێمە چوار بابەتمان هەیە یەکەم خاڵی بەهێزمان هەیە دووەم خاڵی لاوازمان هەیە بەتایبەتی بەنسبەت خێزان و خاڵی بەهێزمان باس کرد خێزان لە ڕووی بەهێزیوە چەند خاڵێکمان باس کرد کە ئەگەر خێزانەگە و خاڵانەی تیا بوو ئەبێت تۆماریکە یا خاڵەکان خاڵە بەهێزەکانی خۆی تۆمارەکە لە کاتی نووسینەوەی پلاندا و خاڵە لاوازەکانشی بە هەمان شێوە تۆمار دەکات کە دوایی استراتیجیەتی خێزان لەسەر خاڵی بەهێز و خاڵی لاواز لایەنێت لایەنەکەی دیکە ئەو چەند سانەی کە خێزان بەدەستی هێنێ
لەگەڵ ئەو گرفتانەی دێنە بەردەست خێزانە کەواتە هەموو پلانێک چ پلانی موسسە بێ وەکو دەوڵات و حکوومەت ئەحزاب موسساتی خەیری چ موسسەیەکی بچووکی وەکو خێزان بێ کە دوجار جۆرێک لە موسسە خانەوادە بریتێ لە پێگەیە کە دایک و باوک و مناڵ و سیستەمێکی دارایی تیاپەیڕەوترێت سیستەمێکی خێزانی تیاپەیڕەوترێت بۆیە پێویست دەکات کۆمەڵێک لەم فاکتەرانە دیراسە بکەین اینجا توانین پلان بۆ خێزان بنووسین یەکێک لەو خاڵانەی کەوا ئەبێتە چانس بۆ خێزان بۆ نمونە هەندێک خێزان هەیە هیچ پەیوەندیەکی نییە لەگەڵ دەوروبەر لەناو بازاردا مەسەن کەسێک ناناسێت لە بازرگانێک ناناسێت لێ نزیک بێتەوە تاوەکو چەندسێکی بداتێ بۆ ئەوەی بازرگانی بکات زۆربەی بازرگانەکانی دنیا بە شێوەیەک لە شێوەکان لە چەند سێک هاتوۆتە پێشکە و بازرگانیانیان وەرگرتووە مثلەن من دەوڵەمەندی زۆر گەورە ناسم لە کاتی خۆی کە دەوڵەمەند بوون لە بەغدا هەماڵی یەکێک لە دەوڵەمانەکان بوون یاخود شاگردی یەکێک لە دەوڵەمەندەکان بوون دوای ئەوەی مهنەکەی لێوەرەگرێت بۆ نمونە هەمومان ئەو فیتەرانە دەناسین مەسەن دوای فترەیەکی زەمەنی ئەو فیتەرە لە بەرەوەی پەیوەندیە بۆ لەگەڵ کۆمەڵێک فیتەر توانیوێتی بێتە شاگردیان و ئەو پەیوەندیەی ئیستیسمار کردووە دوای خۆی بۆ خۆی دوکانێکی داناوە بازرگانیش بە هەمان شێوە چەندسی ناسینی خەڵک عەلاقا دەبێت ئیستیسمار کرێت بۆ نمونە کەسێک بازرگانێک ناسێت ئەڕوا ئیمکاناتی خۆی پێڵێ ئەڵێ من لەم ئیمکاناتانم هەیە ئایا لەم ئیمکاناتە تۆ توانی هیچ هاوکاریەکەم بکەیت ئەمە خاڵی چەند سابێ خانەوادەکان کەیانەوێت کارێک بدۆزنەوە پێویستە پەیوەندەکانی خۆیان ئیستیسمارکەن لە خاڵی دووەما کە باسمان لە شارەزایی و ئەزموونی بازرگانی کرد زۆر کەس هەیە بە فیترەت توانای ئەوەی هەیە بازرگان بێ بۆ نمونە عەبدوڕەحمانی کوڕی عەوف ئەگەر ئیسپادە لە سیرەی ڕەسوولی ئەکرەم کرد صلی الله علیه وسلم کاتێک کە هیجرەت ئەکەن بۆ مەدینە باسی ئەوەی لەگەڵەکەن کە وەرە با بکەین بە برا لەم خانوە بەشدار بە و لەم سەرمایەی من نیوەیت بەمێ عەبدوڕەحمانی کوڕی عەوف فەرمێ دلونی عەلی السوق بازارم پێ نیشان بن بۆ چونکە ئەم پیاوە شارەزایی بازاری هەیە توانای مامەڵەی هەیە کاتێک کە لە حاڵەتی کوردستانی خۆماندا خەڵکانێکە چوونە ئەودی و بە بۆنەی هیجرەتکردن یا بە بۆنەی ڕادیۆزان یا شارە و شارکردن یعنی کەسە شارەزاکان کە ئەزموونیان هەیە لە مەجالی ئابووریا ڕاستەخۆ ڕێگەی بازاڕەگرنە بەر و لە بازار ئەزانن کوێ بدۆزنەوە ئەزانن لە چ مێنەیەکە ئیش بکەن بۆیە سەیری ئەو ئاوارە عەرەبانە بکەن کە ئێستا لە هەرێمی کوردستانە یعنی ئەوان کاریان دەست کەوتووە خەڵکی لای خۆمان لە ناو کوردستانی خۆمان لە وەڵام کارم دەست ناکرێت پرسیارێکی سادە ئەو ئاوارەیەن کە زمان نازانێت چۆن کاری دەستکەوت چۆن کەسابەتی دەستکەوت بۆ تۆ لە ناو وڵاتەکەی خۆتا دیارە یەکەم ئەزموونت نییە دووەم نەتوانیوە ئەو ئیسپادە و شارەزایی کەوا هەتا ئیسپادەی لێ بکەی ئەو پەیوەندیانەی کاتە نەویستوە بەکاری بێنی خاڵی سێم بوونی چانسی کارکردن مامۆستا سالار ئینسان بە تەبیعەتی حاڵ حەزی لە ئیسراحەتە بەتایبەتی شعوبی شەرقی ئەوسەط حەزیان لە ئیسراحەتە بە شێوەیەک لە شێوەکان کەمەڵی یعنی ئەبێتە خو لای هاوڵاتی ئێمە ئەمە جیاواز لە هاوڵاتیەکی سینی یا یابانی لە ئەنجامی ئیجهادا لە ئەنجامی زۆر کارکردنا وای لێدەی هەندێک جار ئەمرن یعنی کۆتایی بە ژیانیان دێت ئەوەندە خۆیان مانووەکەن پێکارێکی ئەڵمانی ئەمانە خۆیان بۆ خۆیان جۆرێک لە طەبع هەیە طەبعی شعوبی شەرقی ئەوساط ئەو مەنتیقەی کە ئێمەی تیاین جۆرێک لە طەبعی تەمەڵی هەیە کە بوونی چانسی کارکردنی هەیە بەڵام خۆی بۆ خۆی ناچێ بەدەمیەوە یاخود لە مەنتیقەیەکایە منطقەیەکی مغلقە چانسی کارکردن تیان لاوازە لە شوێنێکی دوورە دەستە ئەمانە هەردوو دیوەکەی ئەتوانین ئەمە بە خاڵی لاواز ئەتوانین و بە خاڵی چانسی خێزان ئەتوانین لە هەندێک شوێندا بوونی سەرمایەی بێکار کاک سالار لای ئێمە کێشەیەک هەیە بەڕاستی ئەو کێشەیە بریتیە لەوەی ئەگەر سەرمایەشمان هەبێ هاوڵاتی ئەگەر سەرمایەشی هەبێ ناتوانێت بیخاتەکار یەکەم وعاەیەک یا دەفرێک یا شوێنێک دەرفەتێک نییە ئەم چانسەی ئەم پارەی و سەرمایە تیا بەکاربێنێ ئیشێکی تیا بکات زۆر ئیش کات سالات بە ملیۆنێک دینار
ئیش دروستە بێ یعنی بۆ نمونەیەکی زۆر سادە و ساکار مەتینەیەکی مریش پاکردن بە ملیۆنێک دینار دوکانێکی مریش پاکردن دروستە بێ کابرا ئەگەر شارەزایی هەبێ بە ملیۆنێک دینار دوکانێکی حەلاقی دروستە بێ یعنی هەندێک کاسپی هەن من دەوڵەمەند ناسم لە سلێمانیە کاک سالار یەکەم جار کایی بۆ ئێستا لەوانەیە ئەگەر ئاگای لە بەرنامەکەم بێ ئەوانەی کە دەیناسن یەکەم جار مەتینەی گەرمەشامی داناوە لە دوکانێکی یەک بە دووە بووە دوایی لەبەرەوەی خەڵکێکی بە سەلیقە و زۆر شارەزا و بەتوانا بووە ئێستا یەکێکە لە دەوڵەمەندەکانی سلێمانی زۆرێک لەو دەوڵەمەندانی سلێمانی لەم چانسانەوە دەستیان پێ کردووە مەسەن سەرمایەیەکی بچووکی ملیۆن دیناری هەیە 5 ملیۆن دیناری هەیە ئەتوانێت دەفتەرێک بەکار بێنێ ئەم بمانە کەسابەت دروستە بێ کە دوزار ئێمە کاتێک باسی کەسابەت دەکەین مەسەلەیەکی دیکە دێتە پێشەوەیش مەسەلەیەکی عەقیدەیە ئەویش مەسەلەی ڕزقدانە ڕزق لای خوای گەورەوە تهدید کراوە ئەوەی لەسەر ئێمەیە حەوڵە ئەوەی لەسەر ئێمەیە محاولەیە ئەوەی لەسەر ئێمەیە گەڕانە بەدوایە بۆیە ئەمانە هەمووی کەوتۆتە دەست ئینسان و چانسە بۆ خێزان خاڵی پێنجەم بوونی ژینگەی کارکردن دیارە گرفتی ئەنتەرنێتمان لەگەڵ بەڕێز ماوەسا ئەحمەدە هەیە ئەگەر گرفتەکە چاک بۆ گەڕێنەوە بۆ لای بەڕێزیان بەڵە بەڕێزان ئێمە لەگەڵ ماوەسا ئەحمەد گفتوگۆ دەکەین لەبارەی چانسی دەستکەوتنی کار و دەوڵەمەندبوونی بودجەی خێزان سەرەتا ئاماژەم بە چەند خاڵێک کرد تا ماوەسا ئەحمەد پەیوەندێکی لەگەڵمانە باشە بێت گەیشتبوونە ماوەسا ئەحمەد گەیشتووە خاڵی بوونی سەرمای بێکار بێگومان هاوکاران پێم مەڵێن ماوەسا ئەحمەد ئامادە بووەتەوە ماوەسا ئەحمەد فەرموو طبعا ئەو خاڵانەی کە باسمان کرد مامۆستا سالار دەنازانم لایەوە گەیشتمە خاڵی چەنەم بوونی سەرمای بێکار خاڵی چوارەم بوونی سەرمای بێکار باسم لەوە کردەوە هەوڵاتی هەیە سەرمایەیەکی هەیە مەسەر ملیۆنێک دیناری هەیە ئەو کەمترین سەرمایە کەلای خێزانێک هەبێت کە بیوێت کەسابەتێکی پێ بکات یعنی باسم لەوە کرد کە ئەتوانێت دوکانێکی پاکردنی مریش بە ملیۆنێک دینار ئەگەر شارەزایی هەبێت لەسەر چاکرد ناتوانێت دوکانێکی حەلاقی لە کۆڵانێکا بەکار بێنێ زۆرێک لەم ئیشانە بە ملیۆنێک دینار بۆیە ئێمە کاتێککە باسی قەرزی بچوو دەکەین ملیۆنێک تا 5 ملیۆن تا 10 ملیۆن تا 12 ملیۆن ئەمانە قەرزی بچووکن زۆربەی پرۆژەکان مەسەڵەن اقتصادیاتی سین لە سا پەنجاویەکی اقتصاداتی سین لەو ئیشانەوە بەدەست دێت کەوا کرێکارەکانی لە 1 تا 5 کرێکان کامە پرۆژەی بچووکن پرۆژەی بچووکیش بە پارەیەک و بە سەرمایەکی بچووک دروستە بێت هەندێک کەس سەرمایەکەی هەیە نازانێ بەکاری بێنێ هەندێک کەس هەیە سەرمایە نییە شارەزایەکەی هەیە بۆیە ئەمانە ئەکرێت هەماهەنگی بکەن شەراکەت بکەن خاڵی پێنجەمیان مامۆستا سالار بوونی ژینگەی کارکردن باسم لەوە کرد زۆر جار لەوانەیە مەرزێکە بێ مەرزەکە نێو دەوڵەتی نەبێ بەڵام بووەتە هۆی ئەوەی ئاڵوگۆڕی کاڵا و کەلوپەلێکی زۆری لێوە بکرێت خەڵکی ئەو ناوچەیە بۆ نمونە لە مەنطقەی پارێزگای سلێمانی منطقەی تەوێڵەمان هەیە سەرتەکی بەمۆمان هەیە منطقەی پێنجوێنمان هەیە منطقەی لەناو پێنجوێنە گۆخڵان و ئەو شوێنانە سەیران بن و ئەوانە یان مەرزەلاوەکیەکانی وەکو شۆشمێ و هەندێک شوێنی دیکە هەندێک جار وەکو هەندێک جار مەرزی ناکات ئەمانە ئیسپادە لێ بکا بۆ ئەوەی بێتە چانسێک بۆ ئەم خانەوات زۆر باشە ماوەسا ئەحمەد هەر لە بارەی چانسەوە قەولێکەیە تا چەند لەگەڵ ئەو قەولەیە بەڕێستان ئەوترێت جیاوازی نێوان هەژارەکان و دەوڵەمەند تەنها یەک خاڵە ئەویش ترسە هەژارەکان نەترسن لەوەی کە ئەو سەرمایی هەیەە لە دەستی بن دەوڵەمەندەکان نەخێر ناترسن بەڵکو ئومێدیان هەیە ئەو سەرچاوی داهاتیان بێ بە چەند ئەوەندە لە ڕووی ئابووریەوە تا چەند ئەم خاڵە دروستە ئایا خاڵی جیاوازی نێوان هەژار و دەوڵەمەند بوونی ترسە؟ طبعا مەسئلەیەکمان باس کرد مەسئلەیەکی عەقیدەیە ئەویش مەسئلەی ڕزق تهدیدەکەی لای خوای متعالەوەیە
بەڵام ئەوەی لە ئەستۆی ئینسانەکەیە بریتە لە هەوڵدان، بریتە لە بەدواداگەڕان، بریتە لە کۆشش، ئەمانە تابعی ئینسانەکە و ئایدی ئینسانەکەی. باقی دیکەی با بڵێن پەیوەندی بە ئەو ڕستەوە هەیە کە خوای گەورە تەحدیدی کردووە. زۆر جار خوای گەورە ڕستقەدا بە ئینسان، بەڵام مرج نییە بتوانێت ئیسفادە لە هەمووی بکات لە نوێ ژیان یا کۆچەکە یا خودخواانە خواستە تووشی نەخۆشیەکە بێ ناتوانێت ئەو ڕستقەی خوای گەورە پێداوە ئیسفادەی لێ بکات و بارەمەند بێ لێ. تەبارەت بە ئەوەی کە باست کرد چانس لە نێوان هەر چانسە فەقیرەکە بە دەوڵەمەند یاخود کەسێک بە فەقیری ئەهێڵێتەوە، ئەوەی کە فەقیرە ئەترسێ لەوەی مجازەفە بکە. ئێمە سێ جۆر کاتێک کە باسی سەرمایەکە اینجا سەرمایەکە کەم بێ، سەرمایەکە مامناوەند بێ یا سەرمایەکی زۆر بێ، بە شێوەیەکی گشتی ئەمانە پێیانەوترێت سەرمایەدار. سەرمایەدار سێ جۆرمانەیە لەناو اقتصادا تەصنیفەکرێن بە سەرمایەداری مجازف، یعنی کەسێک کە مجازەفە ئەکات، سەرمایەداری متحفظ، یعنی ئەوەی زۆر خۆی ئەگرێتەوە زۆر ئەترسێ، سەرمایەداری معتەدیل هەیە کە نە مجازفە نە خۆشی ئەگرێتەوە. سەرمایەی معتەدیل عادەتەن ئەوەی کەوا هەندێک جار مجازەفە ئەکات دوای دیراسە و زۆریش پارە ناخاتە بەر مجازەفەوە، ئەمە بە ڕێتمێکی تەبیعی زیادەکات سەرمایەکەی. سەرمایە متحفظ ئەوەی زۆر ئەترسێ، هەمیشە ترسی لەوەی هەیە سەرمایەکەی تیا بچێ، بۆ ئەمە زۆر کەم ڕێژەی قەبارەی سەرمایەکەی زۆر بە شێوەیەکی کەم، یعنی بە کێربێکی زۆر ئاسایی سەرمایەکەی زیادەکات. سەرمایەداری مجازف ئەمە ئەو جۆرە سەرمایانن کە لە ناکاو تەقینەوە لە سەرمایەکەیان ڕوئەدات، ئەبنە ملیارد لێر لە ماوەی چەند ساڵێکی کەمدا. ئەمە هەردوو بارەکەی بۆیە زۆر لەمانە ئیفلاسیان کردووە، شکستیان هێناوە. بەڵام هەیەنە چەند جار ئەمەی دووبارە کردوتەوە. من خەڵکە ناسم لە سلێمانیە لەبەینی شەو ڕۆژێکە هاتۆتە سەر سفر بەهۆی ئەو پەیوەندیانەی کایی بۆ لەگەڵ بازرگانەکان سقەی لە ناو بازارە هەبووە، لە کاسپیەکەی شارەزا بووە، فترەی بەکارهێناوە، فەسڵی بەکارهێناوە، توانیوێتی بە چەند جار کەوتبێ هەر هەڵساوەتەوە دوای سەرمایەکەی پێکەوە ناوەتەوە. کەواتە لە ڕووی تەصنیفەوە سێ جۆرمان هەیە، بەڵام لە نێوان فەقیر و دەوڵەمەندە بریتە لە محاولەکردن و بریتە لەو تەقدیرەی کە خوای گەورە بۆ ئینسانەکانی داناوە. بۆیە ئێمە نابێ بترسین لەوەی کەوا سەرمایە لەدەست دەدەین، بەڵام نابێ مجازفیش بین لەوەی سەرمایە بخەینە بەردەم هەموو هەڕەشەیەکەوە، هەموو بارانێکەوە، هەموو قەزەیەکەوە. چونکە تۆ کاتێک کە نابێتە بەر کەسابەتکردن هەموو احتیاطاتی خۆت بکەیت. بەتایبەتی بازرگان ئەبێ دائیمەن نیوەی پارەکەی لە کەسابەت هەبێ و نیوەی احتیفاز پێوە بکا بۆ ئەوەی بتوانێت ئەگەر ئەو نیوەی لە دەست بە نیوەکەی تر بتوانێت بەردەوام بێت. ئەمە اعتیدالێکە لە جۆری سەرمایەدا کات. دەستخۆش ماوەس ئەحمەد، دوای چانسەکانە چینە سەر گرفتەکانی بەردەم خێزان. بێگومان گرفتەکان ئەگەر هاوکارانم گرفتەکانی بەردەم خێزانمان بنێ، یەکەم یەکلانەبوونەوە بۆ بازرگانی بێگومان یەکێک لەو گرفتانەی کە تووشی خێزانە بێت لەوەی کە سەرمایەکەی لە جێگەی خۆی ئامێنێت یاخود بەرەو کەسبوونە چێ ئەوەیە کە یەکلا نەبووەوە بۆی کە ئەیشی بازرگانی بکە و سەرمایەکەی پێ زیاد بێ. یەکێکتر زیادکردنی خەرجیە ناپێویستەکان. بێگومان هەنێ خێزان هەیە کە کۆمەڵە خەرجی لە خۆی کۆکاتەوە و کە بۆ ژیانیشی پێویست نییە، بەڵام ئەمەش وای لەیەکە کە بودجەکەی بەشێکی لەدەستدا. هەروەها بێگومان گرانی ژیانیش وەکو لەم سەردەمەدا بینین بۆی کۆمەڵە قەیران کە ڕووی لە هەرێمی کوردستانیش کردووە، گرانی ژیان وای کردووە کە نەتوانرێت سەرمایە وەکو پێویست کۆ بکرێتەوە و لە لایەکی تریشەوە حکوومەت دای دۆشی و خەڵکی لەوەی کە نە پارەیە داتێ و لە لایەکی تریشەوە کۆمەڵێ باج و خەراجیاتی لەسەر زیاد کردووە. خاڵێکتر هەڵاوسان من ئەم خاڵانە بۆ ماوەس ئەحمەد جێڵم یەک بۆمان شی بکاتەوە کە ئەمانە بۆچی گرفتن لە بەردەم خێزان. ماوەس ئەحمەد طبعا ئێمە ئەمە کۆتا پاکێجە کە باسێکین لە پلان کە هەموو خێزانێک جۆرێک لە گرفتی هەیە، کۆمەڵێک گرفتی هەیە کە من لێرە ئاماژەم بە چواریان کردووە، بەڵام هەر خێزانێک گرفتی تایبەتی خۆی هەیە. مەسەڵەن خێزان هەیە ئەم گرفتانەی کە من باسم کردوون هەیەتی بەڵام من نەمنووسیوە. خێزان هەیە ئەمانەیە یاخود لەمەش کەمتری هەیە، بۆیە چەند گرفتەکان کەمتر بن چەند زیاترە بێ مامۆستا سالار. یەکەم یەکلانەبوونەوە بۆ بازرگانی، کۆمەڵێک ئیشوکار هەیە، کۆمەڵێک پیشە هەن
کە ڕێگە نادا ئینسان کاری ترکا. بۆ نمونە کەسێک لە پلەیەکی ئەمنیایە یا سەربازە یا مەسەن ئیشێکی هەیە بەردەوامی هەیە لە ئیشەکەیە، پۆلیسێکی مرورە، ئاسایشێکە، پێشمەرگەیەکە، ئەمانە چەندسی بازرگانیکردنیان کەمە، کەواتە ئەمە خۆی بۆ خۆی گرفتە، کەواتە ئەبێ ئەمانە لە دیوێک لە دیوەکان مامۆستایەکە ناکرێت لە ناو مەکتەبات جۆرێک لە قودوەیەتی هەیە ئێمە بین لە ناو بازاڕیشا بە هەمان شێوە بەتایبەتی هەندێکیشی گونجاو نییە بۆ مامۆستا. بۆیە دەکرێت ئەمە دابنین کە گرفتێک بێ بۆ کەسێک پێشمەرگەیە، بۆ کەسێک ئاسایشێکە، کەسێک ئێمەشی تێ بکەمەوە سەحمە ڕۆژنامە نووسێکە. مەسەڵەن کەسێک کە ڕۆژنامە نووسە ناتوانێت کاری ڕۆژنامە نووسیەکەی بە شێوەیەکی وا دائما بێت لە متابعات، کە ڕۆژنامە نووس هەمیشە ئەخبار بە دەقە و سەعات ڕوو ئەدا، بۆیە دائما نەبێت لە متابعا بێ، بۆیە ناتوانێت کار و پیشەی دیکە بکە. ئەمە یەکێکە لەو گرفتانی کە ئەکەوێتە بەردەم خێزان، کەواتە بێت لە بیدایەتەوە یا حکوومەت زیانی ئەمانە دابین بکە بۆی پەنانە بەرەبەر کەسابەتی دیکە، یاخود کەسێک کە ئەزانێت بەمە ژیانی ناڕوە پەنا نەباتە بەر ئەم جۆرە ئیشانە. کاڵی دومیان زیادکردنی خەرجی ناپێویست. زۆر جار خێزانەکان مامۆستا سالار خێزانێکی تەندروست نین، خێزانێکە مەسەلەن جۆرێک لە شپرزەیی پێوە دیارە مەصرفیان زیاد لە حەد هەیە، یعنی خێزانێکی دووکەسیە بەقەدەر 4-5 کەس مەصرفی ناپێویستیان هەیە. ئەمە ژێکێکە لەو خاڵانەی مەسەلەن باسمان کردێمە لە ناو خێزانە ئێمە قەناعەتمان بەو مستەلەحە نییە کاڵێ فڵان کەس ڕەزیلە، بەمقابل زیاد مەصرفکردن کە کاڵن مسرفە. ئەم دوو مستەلەحە نابێت دوو مستەلەحی محبوب بن لە ناو خێزانە، ئەبێ مستەلەحی لە مقابلی مستەلەحی ڕەزیلە مستەلەحی کەسێکی اقتصادی، کەسێکی دەستپێوەگرمان هەبێت، لە مقابلی کەسێکی مسرفە کەسێکی مقتصدمان هەبێت. لە هەردوو کەلیمەکە هەردوو کەلیمەی مسرف و بەخیل لە ناوەندیانە کەسێکی مقتصد هەیە، یعنی کەسێک هەیە بە اقتصادیانە مامەڵەیەکە، بۆیە نەزۆر ئیسرافەکە بە ئیتیجاری زیان مەصرفکردن بەرکاری زۆر بێت، بەرپۆلی زۆر بێت، نە بە ئیتیجاری ڕەزالەت و تێداویستیەکانی خێزان دابین نەکا. بۆیە کاتێکەوە کەسێک کە تەندروستە بێ بۆ ئەوەی خێزان پێک بێنێ ئەبێ کەسێکی مقتصد بێت. ئەم کەسە پیا و بیاژن هیچ فەرقێکی نییە. لە ناو خێزانە زۆر جار ئەوە ڕێیەکەوێت یەکێک لە ژنەکە یا پیاوەکە تەبیعەتی بەلایەک لەلایەنەکان هەشکێنێتەوە، بۆیە هەردووکیان بە یەک ئاڕاستە بن زۆر خەتەرناکە. دەکرێت خێزانەکە بەلای اقتصادێکی سەرفکردنا بڕوا، ژنەکە پیاوەکە بەلای اقتصادێکی دەستپێوەگرتنە یا بە پێچەوانەوە کە ئەمە من پێم باشە، یعنی دایمەن ئەو خانەوادانە سەرکەوتون کە خانمی ماڵ بەلای اقتصادێکی دەستپێوەگرتنا بڕوا، چونکە ئەو ئەتوانێت ئیدارەی ماڵ بە شێوەیەکی جوان ئیدارە باو فراهەمی بێنێت. خاڵی سێمیان غەلای مەعیشی کە من بە کوردی نووسیومە گرانی ژیان. غەلای مەعیشی تۆ ناچاری لە شارێکە شارێکی فراوانە، ئەم شارە فراوانە خۆی بۆ خۆی سەلەی مستەهلکیا فراوانە، هاتوچۆتەیە زەحمەتە، بۆیە دائیمەن پارەت زیادە ڕوا. بۆیە ئەگەر ئەمە بێتە گرفت لە بەردەم خێزانێکە کە لە خەونەکانی پاشەپشەی پێ بکە، پێویستەکە ئەم خانەوادەیە بگوێزنەوە بۆ قەزایەک، بگوێزنەوە بۆ نائێک، چونکە داهاتەکان بەش ناکە تووشی گرفتە بن، بۆیە ئەبێ ئەم گرانی ژیانە لە شوێنێک بگێڵجێت. حرەکەی سوکانی کاک سالار لە وڵاتان لەسەرم ئەساسە دروستە بێ. بۆ نمونە کەسێک لە شارە چێتە قەزایەک، لە شارێکی گەورەیە چێتە شارێکی مامناوان، دەچێتە شارێکی لەوە بچووکتر، دوجارە چێتە گوندێک. لای ئێمە بە پێچەوانەوە هەموو لە فترەیەک لە فترەکانە بەهۆی پلانی شتسپاردووی ئەم حکوومەتەمان هەموو خەڵکی لادەکانمان دابەزی هاتنە ناو شار و ئەو کار و کاسپیان بەجێهێشت و پەروەردەی فەلاحەتیان بەجێهێشت، پەروەردەی حیوانیان بەجێهێشت، بۆیە تووشی ئەم قەیرانە هاتین. لە هەندێک وڵات ئێستا هیجرەی معاکس دروست بووە، یعنی گەڕانەوە بە عەکسی جاوە کە خەڵک لە لادێەوە دێتە بۆ شار. ئێستا هیجرەیەکی معاکس دروست بووە لە شارەکانەوە گەڕێتەوە بۆ لادێ، چونکە هەمان خزمەتگوزاری ئەگەر بگەێنینە لادێکان، خزمەتگوزاری ئاو، خزمەتگوزاری کارەبا، خزمەتگوزاری
با بڵێن ڕێگەوبان خزمەتگوزاری تەلێفۆنات و مۆبایل و ئینتەرنێت و ئەمانە بگەڕێنەوە بۆ شارەکە گەڕاوێتەوە شاردەکان بگەڕێنەوە هەندێک لە گوندەکان خەڵک ئەو پێداویستێ ئەو فەراحی کە دەستەکەوێت لە گوندەکان لەناو شارەکانە دەستی ناکەوێت بۆیە ئەوی لە معاکسە ڕۆژێک لە ڕۆژان پێویستە بۆ هەرێمی کوردستان. حاڵی چوارەمیان لە حاڵەتی هەڵاوسانە ئەبێت کە ئەبێتە گرفتێک بۆ خانەوادەیە، یعنی خانەوادەیە کە بە هیچ شێوەیە فریای ئەوە ناکەوێت کە پێداویستیەکانی ژیانی خۆی دابین کە بۆ چونکە هەڵاوسانێکی زیاد حەد هەیە ئەوەی ئێستا هەیە گرانیە، بەڵام گرانیی ڕکودیە لە هەمان کاتا کەشت گرانە کڕین و مامەڵە و ئاڵوێری بازرگانیش لاواز بووە کەمە پێوتێ تەزەخمی جمودی یا جحودی ڕکودی عفو ئەمە بازار وەستاوە لە هەمان کاتا گرانیش یعنی شتەکان گرانن بە زاڵوێریش نییە بۆیە ئەمە دەبێتە گرفتێک لە گرفتەکانی بەردەم خێزان و هەموو خێزانی خۆی بۆ خۆی ئەتوانێ مثلا چەند گرفتێک دووبارە بزانێ مثلا لەوانەیە یەکێک لە ئاود و هاوسەرە نەخوێندەوار بن یا مثلا جۆرێک لە عاقەی بەدەنیان هەبێ لەوانەیە مناڵێکیان هەبێ پێویست بەوە کات دایکەکانی شەلای بێ شەلل دەماغێتی یا مثلا یەکێکە لەو نەخۆشیانەی کە هەیەی ناتوانێت ماڵ بەجێ بێڵێ یا مناڵی ساوا بچووکیانەیە کەسێک نییە بەخێویکە ئەمانە هەموو ئەو گرفتانن کە ئەتوانین باسییان لێو بکەین وە ببنە عەرقەلە بۆ ئەو خێزانە. زۆر باشە ماڵ سەحمەتەر پێشەوەی بچمە سەر تەوەری سێمان پێم باشە هەر لەم تەوەرەیە بەتایبەت لە خاڵی خەرجیە ناپێویستەکاندا ئێستا ئێمە کۆمەڵگەی ئێمە کەوتۆتە ناومانگی ڕەمەزانەوە بە پێویستی زانم ئەو پرسیارە لە بەڕێزت بکەم کە خێزانی ئێمە چی بکات بۆی لە مانگی ڕەمەزانە پلانێکی تایبەت بەخۆی هەبێ بەتایبەت مانگی ڕەمەزان مانگێکی تایبەتمەندە بە موسڵمانان. طبعا مانگی ڕەمەزان کاک سالار بەڕاستی کۆمەڵێ فەلسەفە لە مانگی ڕەمەزانە هەیە بەس بەداخەوە ئێمە نهاتوین ئەم فەلسەفانە بە جوانی وەرگین مەسەن مانگێکە سەر تاپا بریتیە لە عیبادەت و پەرستش و خواپەرستی و نزیکبوونەوە لە ڕوحانیەت و لەوەی کە ئینسان یەکلا بێتەوە بۆ خواوەندی خۆی کە بە دنیاییوە الصوم لي وأنا أجزي به خوای گەورە لە حەدیثێکی قودسیە لە پێغەمبەری خوا بۆمان گەڕێتەوە فەرمێ ڕۆژوو بۆ منە و من پاداشتەکەی ئەدەمەوە چونکە لە هەموو شتێکە ڕیا بکرێ ماوەسا سالار لە مەسەلەی ڕۆژووە زۆر کەم ئینسان دەتوانێت ڕیا بکە و بڵێ بە ڕۆژوم و لە ڕاستیشا بە ڕۆژوو نەبێ بۆیە لەو حەدیثە قودسیە ئەفەرمێ الصوم لي خوای گەورە ئەفەرمێ لە حەدیثە قودسیە وأنا أجزي به من پاداشتی هاوڵاتیان ئەدەمەوە بەڵام دیوەکەی تری ڕۆژوو کە من دیوە اقتصادیەکەی باسەکەم دیوە فەلسەفیە اقتصادیەکەی باسەکەم ئێمە لە ساڵێکە یەک مانگمانەیان مانگە ڕەمەزانە لە 11 مانگە بەربڵاو ئەتوانین ڕۆژ تا ئێوارە مەسرف بکەین خواردن بخۆین شلەمەنی بخۆینەوە ئەم مانگە چۆن ئێمە باسمان کرد کە ئینسانە بێ ئیعادە نەزەر لە مەسروفاتیا بکاتەوە ئەم مانگە مانگی ئیعادە نەزەرە لە مەسروفاتی ئەو خانەوادەیە بەڵام بەداخەوە خانەوادەکانی ئێمە لە مانگی ڕەمەزانە مەسرفیان هەندێک جارە بێتە ئەوەندە و نیوە یا دوو ئەوەندە چونکە ئەوەی کە قەرار وایە ئێمە لە ڕۆژێکا بە عادەتی سێژم منان بخۆین بۆمان بە ئۆتۆماتیک لە ڕەمەزان ئابێتە پارشێ و لە پارشێوانە ئینسان حەد خواردنی کەمی پێ بڵێ بەڵام ئەو قەرەبووی ئەوەیە کاتۆ لە بەربانگەکە ئەوەندە خواردن دروستەکە بەشی ژەمەکەی نیوەڕۆژ زیان ئەدا و بەشی ئەو فترانەی تریش بۆیە مانگی ڕەمەزان مانگی ئیعادە نەزەرە لە هەیکەلیەی جەدوەلی خانەوادە کە بزانێ لەم مانگا ئەتوانێت تا چ ئەندازەیەک مەسروفی خۆی کەم کاتەوە چونکە عادەتەن کاتی پارشێ و ئینسان زۆر سیحەتی تەقەبولیەوە ناکە خواردن زۆر بخوا بە خواردنێکی کەم کۆتایی ئەهێنێ و لە درێژایی ڕۆژ تاوەکو ئێوارە خۆی ئەگرێت چالاکیێکی ئەو تۆی نییە کە زۆر خواردن هەرز بکا و پێویستی بە نەشاتێکی خۆراکی هەبێ چالاکیێکی خۆراگە بێت بۆیە چالاکیەکانی تا ئەندازەیەک هێواشە بنەوە بۆیە لە ئێوارەشە زیاتر پەناباتە بەرئاو و شەربەت و شلەمەنی ئەوانە ئەم مانگە لە ڕووی فەلسەفیەوە ئینسان ئەگەر بی لەوە بکاتەوە کە ئەمە جۆرێک دای بنێت بە مانگی تەقەشوف مانگی دەستگرتنەوە لە خواردن و خواردنەوە لە مەصرفکردن
ئەمە ئەبێتە ئەو مانگەی کە فعلەن معنا فەلسەفیەکەی خۆی ئەگات چۆن لە ڕووی عیبادەتێکەوە ئەگادە و ئینسان عادەتەن کە بە ڕۆژوو بوو بڕوا ناکەم هینی ئەوەی هەبێ ذاتی ئەوەی هەبێ کە گوناح بکات لە لامان کاتا کە بە ڕۆژوو بوو زۆر نەشاتی خواردنی زیاد ناکات بۆیە ئەتوانێت کەمی بکات و ئەم مانگە بکاتە مانگی تەقەشف بۆ پێداویستی خۆراکیەکانی کە ئەمە یەکێکە لە سوودە گەورەکانی ڕەمەزان. بەڵێ دەست خۆش ماوەس ئەحمەد، تەوەری سێممان باس ئەکەین لەبارەی کەلێنە ئابووریەکانی خێزان. بێگومان 8 خاڵمان ئامادە کردووە و کەلێنانەی کە لە ئابووری خێزانە دروستە بن، ئەوانیش یەکەم بوونی خێزانێکی نائیداری، دووەم بوونی خێزانێکی بەکاربەر، هەروەها سێم بوونی خێزانێکی تەمەڵ، هەروەها چوارەم بوونی خێزانێکی بێزمون، پێنجەم بوونی خێزانێکی پڕ ئاژاوە، هەروەها شەشەم بوونی خێزانێکی بێ سەرپەرشت، حەوتەم بوونی خێزانێک کە هیچ خەون و ئاواتێکیان نەبێت، هەروەها بوونی خێزانێکی مڕەکەب. ماوەس ئەحمەد، ئەم کەلێنە ئابووریانە چۆن بتوانین بێگومان بۆمان باسەکەی ئەگەر بە خێراییش بێت چۆن وا بکرێت خودی کەلێنەکانیش وردە وردە نەهێڵڕێت؟ طبعا لە خاڵی بەهێز لە خاڵی لاواز و لە چانسی خێزان و لە گرفتەکانی بەردەم خێزان کاتێکەوە باسی لاوازی خێزانەکەین بە تایبەتی لەگەڵ گرفتەکانی بەردەم خێزان لە ئەنجامی لاوازی خاڵ لە ناو خێزانە و ئەنجامی گرفت ئەم خاڵانە دەرەکەن. بۆ نمونە کاتێککە باسی خێزانێکی نائیداری ئەەکەین بریتە لە ئەو خێزانەی کەوا خەرجی ناپێویستی زیادەکە بۆی ئەم خێزانە خۆی بۆ خۆی فەجوەیەکی ئابووری دروستە بێت لە خێزانەکە نائیداریە. مەسەڵەن شتێکە کڕێک کە پێویستی نییە یا شتێکی کڕیەوە بۆ یەک جار بەکارێنی و پارەیەکی زەبەلاقی پێداوە، ئەمە ئەم نائیداری ئەبێتە فەجوەیەک یا بێتە کەلێنێک لە ناو خێزانە، خێزانێکی بەکاربەر. ئەو خێزانانەی کە بەکاربەرن مەسەڵەن بەقەدەر پێداویستی زیاد لە خۆیان زیاد لە پێداویستی ئینسانێک مرۆڤێک شت بەکارێنن کە ئەمە خۆی بۆ خۆی بێتە کەلێن لە ناو خێزانە ناتوانێت پاشەکەوت بکات. خێزانی تەمبەڵ وەک باسم کرد وەلی شەرقی ئەوسات ماوەسا ساڵان بەتەبیعەت یعنی حەزیان لە چەند ئیشی نییە یا حەزیان بە دوای سەرمایە کۆکردنەوە نییە یا بە دوای هەوڵی بازرگانیوە زۆر کەمن. بۆیە عادەتەن دائیمەن دانیشتووە ئەوێ ڕستی بۆ ببارێ، ئەوێ ڕەجەب ئاسا هەنجیرەکە بکەوێتە دەمیوە کە ئەمە لە دنیا ئەم شتە زۆر زەحمەتە، ئەم شتە لە دنیا بوونی نییە. عادەتەن ئەندامانی خێزان ئەبێ لەسەرەوە ئەساسە پەروەردە بکرێن، هەرچەندە باوکەکە ئیمکاناتی هەبێ ئەبێ مناڵەکانی وا پەروەردە بکات کە ئەعتماد بکەن لەسەر خۆیان و سبەی ڕۆچونکە خانەوادەیەکەوێتە بەردەست. مەرج نییە ئەو باوکە ئەو بەتەکیدیش ئەو باوکە تا سەر نامێنێ بۆ خێزانەکە بۆ خانەوادەکە. بۆیە ئەکرێ ئەم مەسئلەی تەمەڵیە وەلاوە بنین، هەمیشە باوکەکە تەرجیحی مناڵەکانی بکات کە ئەوە مەرحەلەیەکی زەمەنیە من ئەتوانم ژیانتان بۆ دابین کەم ئەگینا دوایی ئەکەوێتە ئەستۆی خۆتانەوە. خێزانی بێ ئەزمون زۆر جار خێزانەکانمان زۆر بەداخەوە لە ئەنجامی دوو هاوسەر پێگاتون. ئەم دوو هاوسەرە هەردووکیان لە مستەلاحی کوردی خۆمان لە ماوەسە ساڵان پێوتێ دەست و پێسپی، یعنی ئەگەر موچیان نەبێ ئیتر دانیشن بە دیارەوەی موچە بێت، ئەگەر ناویترەوە دیانیشن هەر خەفەتی لێخۆن. بۆیە ئەزمون زۆر گرنگە، ئەمە بێتە کەلێن بۆ خێزان. دائیمەن ئەبێ محاولە بکات ئەو کەلێنانە پڕکاتەوە. خێزانی پڕاژاوە کاک ماوەسا ساڵان ئەو خێزانانەی حتا ئەمە لەسەر ئەساسی دەوڵەت ئەمە ڕعایەت کراوە، ئەو دەوڵەتانەی کە مستەقرن اقتصادیان زوو گەشەکە، ئەو خێزانانەشی کە ببورن جێگیرن ئەوە اقتصادیان زوو گەشەکە، بەڵام ئەو خانەوادانەی کەوان ناجێگیرن هەمیشە ئاژاوە هەیە لە نێوان هاوسەر و هاوسەرەکەیدا، لە نێوان مناڵ و باوکڕ و باوە کچ و دایک یا مناڵەکان خۆیان لە بینی خۆیانە. ئەمانە اقتصاداتیان گەشە ناکات کە نابنە تیمێک، کە نەبوونە تیمێک ئەوە اقتصادیان گەشە ناکات. خێزانێک کە مەرج نییە مەبەستن لە سەرپەرشت بێ لە خاڵی شەشەم ئەوە بێکەوە باوک هەیە دایک هەیە. سەرپەرشت بەوەی کەوا تەوجیه بدا، معدل ئەبێ کەسێکە بێ لە ناو خانەوادا تەوجیه بدا. جا ئەم تەوجیهە ئەکرێ برا گەورەکە بێ، ئەکرێ خوشکە گەورەکە بێ، ئەکرێ دایک بێ، ئەکرێ باوک بێ. مەسەڵەن خانەوادە هەیە
دایکەکە توانای ئەوەی هەیە مەسەلەن نایەڵێ مناڵەکەی بگەڕێ لە سوچی ماڵەکەی خۆیان دوکانێکی بچکۆلی بۆ داناوە لە بەردەم ماڵەکەی خۆیانە سینیە من بیرم دێ لە وڵانەکانی ئێمە بۆ ئەوەی دایکەکان ئاگاداری سەرپەرستی ماڵەکە بن سینیەک مەحەلەبی بۆ مناڵەکەی دانا و کاتەی ئێمە مناڵی شروع هەبوو سینیەک شروعی بۆ دانا و هەبوو هۆی متعلق بوونی ئەم مناڵەوە دوازار کەس یعنی ئەوانەی نەزانم کە بە مناڵی کەسابەتیان کردووە ئێستا تاجر و بازرگانی زۆر گەورەیان لێ دەچۆ ڕاست خێزانی بێخەون ئاتەرەو خێزانانەی کە خەونیان نییە ماوە ساڵە نابنە خاوەنی چونکە کە خەونی نەبوو بیر لەوە ناکات سەرمایە بۆ کۆکاتەوە کە سەرمایە بیری لە کۆکردنەوەی سەرمایە نەکرد بیر لەوە ناکاتەوە ئەزمون پیاکە کە ئەزمونی پیان نەکرد بیر لەوە ناکاتەوە کەوا خۆی بە تەمەڵی هێرەت و هیچ ناکات خێزانی مرەکەبیش کە کۆتا خاڵە لە خاڵی هەشتەما هاتووە ئەو خێزانانەی کەوا مرەکەبن ینی پێگاتون لە باوک و دایک کوڕ و خێزانەکەی مەسەلەن بووک و چوو زاوە و ئەمانە هەمووی لە یەک محیط ئاژین لە یەک چوارچەوە ئەمانە لەبەرەوەی خاوەنی داهاتی مستەقلی خۆیان نین نابنە خاوەن ئەوەی نەبووە داهاتی مستەقل ئەوەی نەبووە اقتصادی سەربەخۆی نەبوو خانەوادەیەک ئەوان ناتوانێت گەشە بەوەی نەبکات زۆربەی دەوڵەمەندەکان استغلالی ئەماکەن یا با بڵێن استثماری ئەماکەن هەموو مناڵەکانی هەرێکیان مەشغوڵەکە بە یەکێک لە سێکتەرەکانی ئیشی باوکەکە بۆی مستەقبەلەن ئیشی باوکەکە بە تێر و تەسەلی یا بە فراوانی بگرن ئەو خانەوادانەی لە وەسەتی هەرێمی کوردستانان من هەندێکیان لە نزیکەوە ناسم کاتێک کە باوکەکە دەوڵەمەند بووە هەڵساوە ئیشەکانی تەوزیع کردووە لە کوڕەکانی بە مقابل دەوڵەمەندی دیکەمان هەبووە ئیشەکەی تەوزیع نەکردووە لە کوڕەکانی نەیانتوانێەوە سەرمایەکە گەشە پێ بدەن بۆ معلوماتی جەناب و شەریکەی هیۆندای کۆری هی خانەوادەیەکە کە 6 بران ئەمانە کات خۆی کە باوکە خاوەنی شەریکەکە بۆ ئێستا هەر فەرعایەتی سپاندۆ بە یەکێ لە کوڕەکان حتا زاواکانیش بەردارن ئێستا کۆمەڵێ شەریکاتی سیاحیان هەیە مەعمەلی سوفنیان هەیە شەریکەی سیاراتیان هەیە شەریکەی سیاحیان هەیە ئەمە هەندێک ئەزمموی خێزانی مرەکەب کە سەرمایەی مستەقلی نابێ ئەپوچێتەوە بۆیە ڕاستە خێزانی مرەکەب و ئاڵۆز کە چەند کەسێکی زۆر بەیەکۆن لەوانەیە هەندێک جار خاڵی سلبی بێت بەڵام ئەو سەرپەرشتیارە ئەو باوکە توانێت بیگۆڕێ بۆ خاڵی ئیجاد ماس ئەحمەد بەر لەوەی بچمە تەوەری ئایندەمان ئەمەوێت بزانم تا چەند ئەم هەشخاڵە ئەم کەلێنە ئابووریانە لە ناو خێزانی ئێمەیە زۆرتر تۆخ بۆتەوە خێزانی ئێمە بە تاکید زۆربەی بێخەونی لای ئێمە یعنی خەونێکی ڕۆژی نییە کە هەر ئینسانێک خەونی نەبوو هەر خانەوادەیەک خەونی نەبوو ئەوە ئامانجی نابێت کە ئامانجی نەبوو هۆکار بەکار نایانێ ئەمە یەکێکە لە کێشە هەرە گەورەکانی خانەوادەی ئێمەوە تەمەڵی کاک ماوەسە ساڵان تەمەڵی یەکێکە لەوانەی کە ئێمە بەتەبیعەت حەزمان لەوەی دائما هەمیشە لە ئیسراحەتا بژین هەمیشە کات بە فیڕۆ بدەین بە شتێک کە پێویست نییە مەسەن بەدەیان ساعەت ئەگەر ئێستا تەقیمێ بکرایە لە هەرێمی کوردستان لە پارێزگای سلێمانی هاوڵاتیان هەرێمی کوردستان چەند سەعات لەسەر فەیسبوک ئەمێننەوە کە ئەمە خۆی بۆ خۆی جۆرێک لە ئیدمان دروستەکە خاڵی دووەم جۆرێک لە مەسوفی زیادە دروستەکە ئەوانەی کە سوکاریان مەسەرەن لە مۆبایلات بەکارهێنانی مۆبایل بە شێوەیەکی زۆر مفرد یعنی زۆر جار ئاگادار هەم بە سەعات خەڵک بە مۆبایل قسەکە کەمە لە کاتێکە باڵان سەرفەکە زەرەری بۆ گوێزکە هەیە کاتەکوژێ و مدمینە بێ بەمەوە کە ئەمانە دوو گرفتی زۆر گەورن دوو کەلێنن لە ناو خانەوادەکانی ئێمان خاڵی سێمیان خێزانی بەکاربەرە بەداخەوە خێزانی من خێزانێکی مستالیکە خێزانێکی بەرەمێن نییە تا ئێستا خانمان نەیانتوانیوە ببنە لە ناتیجی قەومی نیشتیمانیا بەشداری بکەن بە شێوەیەکی گونجاو بۆیە زۆر کەم من لە کاتی حملەی بانگەشەدا بڵێم ئەکەوت لە هەندێ دوکان کە خانمەکان سەرپەرستی دوکانەکان کرد بەڕاستی بێجگەلەوەی بانگەشەکەی خۆم جێبەجێ کرد زۆر دەستخۆشیم لەو خانمانەیە کرد کە ئەتوانن ئیدارەی دوکانێک بدەن ئەتوانن ئیدارەی مەسەڵ کۆمەڵێک خانممان هەیە ماوەسا سالار زۆر دەستڕنگینن لە خواردن دروستکردنا
ئەمانە ئەتوان وەکو خانەوادە مەطعەمێکی زۆر گەورە ئیدارە بن و بژێوی ژیانیان. من لە هەندێک سەفەرما بینیومە زۆر مەطعەمە ڕاقیەکان ئەوەی مەشهور و بەتایبەت باسەکرێن سەیر دەکەین ئافرەتێک لەوێ ئیدارەیە ئەم مەنتیقەیە ئەو مەطعەمەدا ئەو خواردنگەیە. زۆر باشە ماڵ ئەحمەد، بەڵام وەک وتراوە کە ناسەقامگیری سیاسی هۆکارەکە بۆ پوکانەوەی گەشەی ئابووری. تا چەند ئەم دۆخەی ئێستای هەرێمی کوردستانی تێکەوتووە ئەمانە شۆکار نین بۆی کە هەم گەشەی ئابووری بێگومان گەشەی ئابووری لە هەرێمی کوردستانەوە هیچ وەساوە، بەڵام ئەوەی پێوترێت کەلێنە ئابوووریەکەی خێزان تا چەند ئەم دۆخە سیاسیە ناسەقامگیری کە جوود دەسەڵات بەسەر تاک و کۆمەلگەی هەرێمی کوردستانیان هێناوە هۆکارن بۆ ئەوەی کە ئەو خاڵانە لە ناو خێزانی ئێمەیە زۆرتر تۆخ ببێتەوە. طبعا نەبوونی پلان لەلایەن ئەم 27 ساڵ ئەزمونەی حکومدارانی یا دەسەڵات بەدەستانی هەرێمی کوردستان وایان کردووەکەوا کۆمەلگەیەکی بەرکار دروست بێت، کۆمەلگەیەکی مستعلیق بۆ ئەوەی ئەم کۆمەلگەیە نەبێتە خاوەنی ئیرادەی خۆی، هەمیشە پەنابەرێتە بەر موچە، هەمیشە پەنابەرێتە بەر پاڕانەوە و لاڵانەوە، هەمیشە پەنابەرێتە بەرەوە کەی گوێبیستەوە بێت تاینات دروستە بێت. ئەمە وای کردووە کە ئەمان استقلالی ئەم بابەتە بکەن کە زۆرترین خەڵکیان لەم مەجاڵە هێشتەوە بڵێ نائستقلالی وەزعی سیاسی بەشێکە لەو کێشەیە کە ئەمانە بەدەستکرد دروستیان کردووە. ئەگینان لە فترەیەکی زەمەنیە فترەی ڕەفاهی اقتصادی بوو و خانەوادەکان ئەیانتوانی بنیەیەکی تەحتی بۆ خۆیان دروستکەن و ئێستا بمانتوانی باە کە جەلبی استثماری شوێنی ترمان بدەواتە سەرمایە شوێنی ترمان ڕاکێشایەوە بمانتوانیان لە ڕێگەی هەردوو جۆر سیاحەی تەرفیهی و سیاحەی طبی و سیاحەی ئاینیش ئەمانتوانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گونجاو بژێنین جگە لەوەی سەرمایەی کشت و کاڵی ئێمە و سەرمایە حیوانی ئێمە ئێستا ئەمانتوانی لە ماوەی ئەو فترە ڕەفاهیەی کە هەبوو ئەمانتوانی کەوا هەموو عێراق لە بەرهەمە کشت و کاڵەکانی هەرێمی کوردستان بارەمەند بێ و بتوانین تەغزیەی هەموو عێراق بکەین لەبەری ئەوەی لە ئێران یا لە سووریا یا لە ئوردونەوە لە تورکیاوە عەفو ئوردونە لە تورکیاوەشتی بۆ بێ هەموو کوردستانی توانی تەغزیەی هەموو عێراق بکە لە ڕووی سەروەی حیوانیوە مانتوانی تەغزیەی هەموو عێراق بکەین لەوە زیاتر مانتوانی هەنگاو بنێنکەوە بۆ دەوڵەتانی خلیجیش ئەو بەرهەمانە بنێرین. بەڵام بە دڵنیایی و ئەم دوو هێزە دەسەڵاتدارە وایان کردووەکەوا مجتەمەعێکی مستهلکمان دەستکەوێت و مجتەمەعێک بێ هەمیشە چاوی لە دەسەڵات بێ بۆ ئەوەی ئەگەر مەعاشەکە یاچکە زۆرترین باسی موشە هات و موچە نەهاتە. زۆر باشە بێگومان استراتیژیەتیش چ لە تاک چ لە کۆمەلگەدا چ لە دەستگا و موەسسەزادا هۆکارێکە بۆ بەرەو پێشچوونی هەم تاک هەم کۆمەلگە هەم ئەو دەستگای کە استراتیژیەتێکی هەیە. بێگومان ئێمە لە سێ خاڵدا باسە استراتیژیەتی گەشەکردن، هەروە استراتیژیەتی بەرگریکردن، هەروە استراتیژیەتی تێکەڵ دەکەین. ماوەس ئەحمەد ئەم سێ استراتیژیەتی کە باسی دەکەین ئەمانە کاریگەریان لەسەر بودجە چۆنە بێ؟ طبعا ئەمە خێزان دوای ئەوەی ئەم چوار پۆلێنەی کە چوار گروپ خاڵی نووسی اینجا خۆی بۆ دەرەکەوێ لە کامیانە بەهێزە، ئایا خاڵی بەهێزی زۆرە و چەندسی زۆرە؟ ئەمە استراتیژیەک دانێ استراتیژیەتی گەشەکردن، چونکە هەموو خانەوادەیەک خاڵی بەهێزی نییە و چانسی زۆری نییە، بۆیە ئەبێ خانەوادە لەسەرم ئەساسە بڕیار بدا. کاتێک مەسەن خانەوادەیەک هەیە ئەو خاڵە بەهێزانەی کە ئێمە باسمان کرد جگەلەوە نیوەی دیکەی ئەوەیشی زیاد هەیە. لە ڕووی چانسەوە ئێمە چەندمان باس کرد چانسە و ئەوەنەوە نیوەک چانسیەیە، بۆیە دێت استراتیژیەکی گەشەکردن دائانێ بۆ ئەوەی ئەمە قابل بەوەیەکەوە دەوڵەمەند بێتە سەرمایەدارێکی نمونەی لە ناوچەکە. لە مقابلە خانەوادەیەکمان هەیە خاڵی لاوازی زۆرە و گرفتی زۆری هەیە، ئەمە واقع لە ناو کۆمەلگەی ئێمە دێت ئەمە استراتیژیەتێکی با بڵێن بەرگریکردن، استراتیژیەتێکی دیفاعی کە ئەوە ژیانێکی هەبە ژیانەکە چۆن ئەڵێ پڕاپڕ دەری بێنێت، یعنی نەبڕاتە مەرحەلەی قەرزاریوە و ناشتوانێت بە ڕەفاهیەت بژیا و ڕەفاهیەتێک کە ئێمە باسەکەن، بۆیە ئەبێ بە شێوەیەک لێی دەرچێت کە شێوەیەکی سروشتی بێت، خاڵی بەهێزی زۆری نییە، خاڵی چانسیشی نییە، کۆمەڵێک گرفتی هەیە، خۆی نادا لە گرفتەکان یا مجازەفە ناکە،
و خاڵە لاوازەکانیشی بە پێی ئەزمموی خۆی داهاتێکی کەمی هەیە ژمارەی خانەوادەکەشی نابێ ئەوەنە فراوان بێ ناشێت دەست بداتە هەندێک پێداویستی نازەڕور لە مەرحەلەیەک لە مەرحەلەکانە ئەمە پێویستی استراتیژی بەرگریکردن. استراتیژی سێم تێکەڵە کە بریتە لەوەی کەسێک هەیە خاڵی بەهێزی هەیە خاڵی لاوازی هەیە چانسی هەیە گرفتی هەیە هەر چوار پۆلێنەکەی هەیە یا باڵێن لە یەک مستەوان ئەم کەسە ئەم خانەوادەیە استراتیژیەتێک دانێ بۆ خۆی لە ئەنجامی ئەم استراتیژیەتەوە ئەتوانێت ڕوئیایەکی مستەقبەلی هەونێکی مستەقبەلی بۆ خۆی و خانەوادەکەی اینجا لەوانەیە بتوانێت دوان لە بناڵەکانی اختیارەکە بچنە بواری بزنس دوانیان لە مەجاڵی وەزیفەی عامە بمێنن یاخود لە کەرتی تایبەت ئەمە بریتە لەوەی توانای ئەوەی هەیە مەسەرەن یەکێک لە بناڵەکانی ئەزانێت لیاقەتی ئەوەی هەیە کە بڕاتە دراسات ئۆلیا یا کۆلێجێکی مەرموقەوە ئەبێ ئەمە بۆ ئەم بکە بە مقابل بۆ براکوشەکانی دیکەشتی دیکە بکە بەڵام چەنس بداتە ئەمە بابزانێت کامیان چەنسی ئەوەی هەیە کە پێگەی بەهێز بێ واتوانێت زۆر باشە ماوەس ئەحمەد کاتمان زۆر کەم ماوە کۆتا تەوەرمان باسەکەین بە خێرایی ئەو هۆکارانەی کە کاریگەریان هەیە لەسەر بودجەی خێزان یەکەم قەبارە و بڕی داهات و بەدەستێنان بەدەساتی خێزان دووەم سەرچاوەی داهاتی خێزانەکە سێم قەبارەی خێزان و ئەندامەکانی بێگومان هەتاوەکو خێزان گەورەتر بێ کاریگەری لەسەر بودجەکە دروستە بێ ئاسی هۆشیاری ئەندامانی خێزان بێگومان ئاسی تاکەکانی خێزان لە ڕووی هۆشیاری بەڕێوەبردننی کاروباری ڕۆژانەیان کاریگەری لەسەر بودجەکە بێ ئەگەر دەست بڵاو بوون بێگومان بودجەکە کورتێنان تیا دروستە بێ ئەگەر بێگومان بە بەرنامە و بە استراتیژێتی کارکردنی بودجەکەیان کاروباری ڕۆژانەیان بەڕێکەن بێگومان بودجەکەیان گرفتی بۆ دروست نابێ. خاڵی ئەخیرمان بەهاکانی خێزانی ئەوە بە ماوەس ئەحمەدی جێڵم کە خاڵ بە خاڵ زۆر بە کورتی ماوەس ئەحمەد بۆمان چی بکەیتەوە سپاس دەکەم. من لە خاڵی پێنجەمەوە دەست پێ یەکەم هەر خێزانێک بەهای ئابووری نەبێ ئەو خێزانێکی فاشلە ئەو خێزانێکی شتوسپاردو ئەو خێزانێکیش پرزە بۆیە بەهای ئابووری زۆر ضرورە ئینسان هەیبێ قەت مەسئلەی چاولێکەری و لاساییکردنەوە و ئەمانە نابێ کاتێک کە خانەوادەیەک بەهایەکی هەیە کاڵێن نابۆ سەرفی زۆر نابۆ گۆڕینی هەموو مۆدێلات ئەمە ئەبێتە بەها لە ناو خێزانەکە ئیتر دراوسێکەی کوڕەمامەکەی کچەپورەکەی فڵانەکەی پیسارەکەی چەند ئەمانە بکەن ئەم بەهای خێزانەکەی وایە بۆیە بەها زۆر کاریگەری هەیە لەسەر بودجە لەسەر خێزان. خاڵی دووەمیان قەبارە و بڕی داهات ئێمە بە تەبیعات یا فەرمانبەرین بودجەیەکی مەحدودمان هەیە یا کاسبکارین بودجەیەکی غیر مەحدودمان هەیە کە ئەمە با بڵێن کاریگەری ڕاستەوخۆی هەبێ چەند داهات زۆر بێ ئەتوانی گەشە بکەی بەمەرجێ ئەو خێزانە و ئەندامانی هۆشیاریان هەبێ کە ئەی بەسمۆ بە خاڵی چوارەم سەرچاوەی داهاتی خێزان هەندێک سەرچاوە هەیە سەرچاوەی فەسلین بۆ نمونە جوتیاری سەرچاوەی فەسلین بەڵام موچەخۆر سەرچاوەی دائیمە هەندێک کەسابەت و تیجارەتی ناوبازار سەرچاوەی دائیمە بۆیە ئەمە ژێکێکە لەو خاڵەیە کە کاریگەری ڕاستەوە قەبارەی خێزان و ئەندامانی مامۆستا سالار ئەمە قەزەیەکی دووسەرەیە هەندێک خانەوادە ئەگەر ئەندامی خانەوادەکە زۆر بن ئەتوان زۆرترین سەرمایە کۆکەنەوە بە پێچەوانەوە هەندێک خانەوادە کە زۆرە بن زۆرترین مەسرفەکەن بۆیە ئەمە کەوتوتە سەر ئەو سەرپەرشتیارەی ئیدارەی خانەوادەدا هەر چۆن مەسەن وڵاتێکی وەکو سین ملیارێک و 300 میلیۆن کەسە توانیوێتی ببێتە اقتصادێک لە اقتصادیاتی عالەم و لە ساڵی 2019 ئەبێتە سێم اقتصاد لە عالەما بەپێ ئەو پێشبینیانەی کە کراوە هەر ئەم سەرژمێریە زۆرە لە مصر سەرژمێری زۆر بووەتە نەکبەتی و گەورەترین هەژاری بۆ ئەم مجتەمع دروست کردووە لەبەرەوەی ئەوەی ئیدارەی مصری داوە لەوە پێش لە سەردەمەکانی پێشوودا ئەوە کەسێکی فاشیل بۆ بەزەوەی ئیدارەی سینی داوە کەسێکی سەرکەوتوو بۆ لە مەجاڵی اقتصادا بووە ژمارەی خێزان ئەکرێ ببێتە فاکتەرێکی ئیجابی و ئەکرێ ببێتە فاکتەرێکی سلبی ئەمە ژەمووی پەیوەندی بە دوو قەزی ئەساسیەوە یەکەم سەرپەرشتیاری خێزانەکە جا سەرپەرشتیاری خێزانەکە باسمان لەوە نەکرد تەنها باوکە وتمان دەکرێت دایک بێ دەکرێت برا گەورە بێ دەکرێت خوشکە گەورە بێ یەکێک لەوانی کەسەرەکە بۆیە ئەم فاکتەرە ئەکرێ بۆ خانەوادەیەک بێتە خاڵێکی ئیجابی
ئەکرێت بۆ خانەوادەیەکی بێتە خاڵێکی سلبی ئەمە کۆتایی بابەتەکەمان بووە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید بڕیاردەری لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ماندوومان کردی لە بەغداوە وەڵامی پرسیارەکانی ئێمەدایەوە لە ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی ژێرخان. سپاس بۆ بەڕێزان. بینەرانی خۆشەویست تا ئەڵقەی ئایندە پێتان دەگەینەوە. ڕۆژ و تاعاتی هەموو لایەک قبوڵ بێ و بە هیوای تەندروستی و لەشساقی بۆ هەموو لایەک بەخوای گەورەتان ئەسپێرین.